لە هەرجاکێ بێنە دەم باش دەمێ پێشکەشکردنا بڵتەنە دەمژمێر شەشە و دەست پێکی دەژی سارنوچە دی کوردی دەدێ ئیرۆ چەڕۆژیا کۆچبارکردنا خەباتکار محەممەد ئەمین عەباس لێ گوندێ قاستەپانێ هاتە بەژاندن هێزە پێشمەرگەیان کوردستانی مینەن کوپەکەکە چاندنە پوچ دکێ هەردوو شێرێن شێرانێ پشتی 37 ساڵان بەگەریانە زێدێن خوا لە کۆبانێ دووبارە سلااو ڕێخستنە پارتیا دەموکراتە کوردستان سووریا لە باژارۆکێ چێل ئاغا و ئەنجومەنە خۆجییانە کەسێل باژارێ چێلاغا چەند ڕۆژیە خەباتکار و ئەندامی کۆمیتە نەبەندیە پارتیا دەموکراتە کوردستان سووریا محەممەد ئەمین عەباس لەسەر گۆراوی لە گوندێ قاستەپانێ بەژاندە دا چەند ڕۆژیە سەرکردە محەممەد ئەمین عەباس دا ژمارەکەندام و ئالیگر و کەساتیان دەبەرێ و سەرکردایەتیا پارتیە و ئەنجومەنە نیشتیمانیە کوردی ئامادە بوون هەروەها دێ مەراسیمێن چڕۆژێدا گوتنا پارتیا دەموکراتە کوردستان سووریا ژالی عەبدولکەریم محەممەد هاتە پێشکەشکردن تێدا ڕۆناهی خستە سەر ژیان و خەباتە خۆدەژە رازی محەممەد ئەمین عەباس هەروەها گوتنا ئەنجومەنە خۆجەهەیە شەهید نەسرەدین بەرهێک یا ئەنە کەسێ ژالی عەلی فورسۆڤ هاتە پێشکەشکردن و گوتنا ماڵباتێژی ژالیە دڵگەش عەباس هاتە پێشکەشکردن. داکو ئەم ڕۆنەهەیەکە بهتر بخنە سەر مەراسیمێن چڕۆژیە خەباتکار محەممەد ئەمین عەباس دەبرە خۆت مەجەم نوێژەگەهانێ ئارکێ بەرزان حوسێن و لێ دەرێ ئامادە بوو بەرزان دەمباش ئەگەر تێ ڕوونەهەیە بخێ سەر مەراسیمێن بەژاندندا چاوە بڕێ بەچوون چ دەمەکی بەڕێ بەچوو بەرێکاتنارێ بەڕباش ئیرۆ دەمژمێر دوێ پشتی نیڤرۆ گۆری بەخەداندنە یا ماڵبات و ئەنجومەنێ شەهید نەسرەدین بەرهێک یا دەڤەرە چەلاغا و ئالیان و ڕێخستنا پارتی دیموکراتی کوردستانی سووریا لە دەڤەرە ئالیان ئەو ژیاک و بناوێ شەهید نەسرەدین بەرهێکە مڵەتێ یان نەسەجیەن یەک و گوندێ قاستەپانێ بتەڤایی و کەسوکار و ماڵباتە خودێژێ رازی هەلبەت ڕێخستنا یا پارتی دیموکراتی کوردستانی سووریا لە دەڤەرە ئالیان و هژمارێک سەرکردەین پارتی دیموکراتی کوردستانی سووریا ئیرۆ بەژاندنە چڕۆژی یا خودێژێ رازی سەرکردەی پارتی دیموکراتی کوردستانی سووریا محەممەد ئەمین عەباس هاتە بەژاندن هەلبەت دوێ مەراسیمێدا گوتنا پارتی دیموکراتی کوردستانی سووریا هەڵخواندن لە هەنێ بەرێز دام مكتب سياسية بارتا ديمقراطية سوريا عبدالكريم محمد بابي لقمان تيدا بحثا وفسنا محمد أمين سعد تيدا بدا شاوكو خدجي رازي دقاري بورولاوي وباندوركيات هيبت هبو ديروشا سياسية دفردا هروها شاوا بزقريكن كود تيشيا خدجي رازي دا هاتنا بيلان كرين وولوجي محمد أمين عباس دقاري بورو وان بيلانا وبزقريك عم تسكني شاوا ديك دخست محمد أمين عباس بمن لسر خاك خاو خدمتها كشدوزا كردي بكي وبارتي وياري بازا برزاني بكي شاوا بود مالباتا خودج رازي اللي دبرا اوروبا لوي دريجي كو نشتجيبون لوي دريدا شاوا خودج رازي غوري مبادئ واراده اخوا خورات جي ريبازا بارتي وبرزانيه تيرا شاوا ديست بدرا سرخاكا كردستان وفسكو خدمته اشا كاك برزان استخازمت خمگينيا خلقك واماده بو لويدري غوتناوان چت غوتن ده چروجي ده هلبت كازنار ملط بتهوائي خوجي كسك والويدري حاضر بوي نخاسم حوالي يرفن يكو بارتي كو بيرا كار دكرن براسيجي خمگيني كتكاري تبيجي وكو پردك رش يعني تد ميزان دلسر مزاري خودش رازي دبو براسيجي خمگيني ديار بو دوي دريدا كو چاوا افكسي هاي كو بچند سالا بهدورا كارو خبات كرن وبهدورا دچون ودهاتن خدمتها بارتي وخدمتها ملط وكشدوزا خود كرن كو ايرو قدر اوي بو كجوانا هاتا بقتاندن نحسن ملط يه كسن ولاتيجي يه كسن قاصفاني براسيجي خمگيني كا مزن دبوج كو جاداوية خديجي رازي
باشا قالك سباس بوي نوشاقهاني ما بارزان حسين كوب مرابون هاجب خدمة جم بريز جعفر حمزان ده من جمانة هرمية بارتيا ديمقراطية كردستان سوريا كويك جي هبالين خود جي رازي محمد امين عباس بو داك و بخجرون هيك بخسر تايبت مندين جيانا ويدا يكو تشاوة تولي ريزن بارتي بوا كاك جعفر دمباش اگر بحثا خۆرتانی ژیانە تایبەت یا خاص یا خۆدەژی رازی محەممەد ئەمین عەباس بکە و تەبلیبووناوی بۆ ناوارێزن پارتی. کاک جعفەر ئەگەر دەنگێم دەبیزە کەرم کە. کاک جعفەر ئەگەر بەحسە ژیانە خەباتکار محەممەد ئەمین عەباس بکە یا خۆرتانی دەستپێکە ژیانەخوا چاوەنیا تەبلیبووناوی بۆ ناوە ڕێزن پارتیا دەموکراتە کوردستان سووریا. الو بەڵێ کاک جعفەر مامۆستا ئەسپتارە ماکەرەمکە کە ئەمامۆستا تێ کوت یەک ژێ هەبالێن خۆدەژێ رازی محەممەد ئەمین عەباس بیتە ئەو ژنێزیک بە ناس کرێت خوازم بهتر ڕووناهیە بخێ سەر ژیانەوەی دەچاوە تەبلی ڕێزن پارتی بۆ چاوە خەبات کردە چاوە نەخۆشی هاتنە پێشیاوی دەرباسکردە کەرم کە بەێ ئەزبەنی ناسکردنامەش مامۆستا محەممەد ئەمین را خودێژێ رازی بێ دەستپێکاوێدا ناسکردنامەژێ وەختا کار و خەباتاوی وەختی پڵابووی طالب بوو معهدا سیناعیت خوان دەستپێک تەڤلی ڕەفێ پارتی بوو لوێ لە حەسەکێ تەڤلیش حەسەکێ نەقلی هاتە ئالیێمە و کار و خەباتە خوان منطقا ماکرد بێ دەستپێکاوێ کاریوی مەڕا انتخاب بوو هات بوو انتخاب بوو لجنە الفەرعیە کار و خەباتە محەممەد ئەمین مەڕا فعلا کارێکی ڕەسەن بوو درست بوو دائما حەجێکردناویش پارتیرا و کار و خەباتاوی و ئیداراوی یا هەڤالێ مەیە محلي روج إذا عبالي ما منطقي قالك يدرس بو حاجة كرنا ماش حمد أمين وكارو خباتاوي حاجة كرنا كارو خباتاوي حاجة كرنا ويش كارو خباتيرا هيش بو أمجي كار حاجة في كاري عبد طبعا ناس كرنا ما ديسش حمد أمين إنه فعلا إنسانك خدي ريبازي بو ريبازا برزاني بو دائما تقول بو أم فرشكي برزاني أم هاتنا فرشكرن جري بازا برزاني حاجة كرناويج هفالارا اخلاصاويج هفالارا دائما تقوتا هفالي خوا حاجة كرن ويكيتي ويكريزيا ملاطي هفالي ما محمد أمين وسط كريمي فترة نظامي بله ممكن بس حاجة بفترات هالي او تعدل ليبو ظلم وزور ليبو بنابري كردستاني بو الكردستاني ظرفي الكردستاني يجي نخصبو شو فدري جها فدر المانيا بما خب المانيا ناني والله زي امكارو خباتا خو بيشغريا هذالي خو ازدف جري بازا خنا قرم كاري خنا قرم ازي كاري خو سرب كاري خو بردوام وازيك كارو خباتام ازنا الجدر فنامن ازي كارو خباتا خو الكردستاني بردوامكم باشا كاك جعفر مؤتمر كاك جعفر مؤتمر ميدا هذا بلي ازبني كاك جعفر اگرت تخازم تبتر انه بخسر تعاملاوي بخلكير دمك وخلك دجفاك ده مجتمع دوراوي ده بشرنجيبو بلي حاجة كرنا ملطيوي قلتي حاجة كرج أخلاصاوي تواضعاوي بشكل عام يعني الجمنبو أو كسي إنه أز مسؤول أز قاب بد ما بقولوا نفسيا الخميزنا قالك حاجة كرنا ملطيوي محيطي دردوراوي قنديوي قالك حاجة كرنا حتى هذاليوي قواعد قالك حاجة كرن إنه فعلا إنسانك متواضع بو انسانك مخلص بو يعني وكم قوتي تويه دهشت بو انه محش كارو خباطا بارتي بي باشا قالك سباز بوي بريز جعفر حمزان دائما انجمن هرميه بارتي ديمقراطيه كردستان سوريا كتب مرابي قالك سباز
چەکداران پەکەکە تەڤای هەوڵن خوا دەدێداک و قوارەی هەرێما کوردستانی ژناو بێ و پیلانێن دژمنên کوردستانê بجی بکەی. جێدەما کۆڕێکەفتنا شنگالێنە بەرە حکوومەتە هەرێما کوردستانی و حکوومەتە عێراقا فادرال داهاتی ئەمزەکردن و پەکەکە دەست بە دروستکردنا ئاستەنگیان و ئارمانجکردنا گەلێک سکتەرێن ژیانێن هەرێما کوردستانی کردە. تەبایە وڵاتێن هەرێمی و ناودەولەتی ڕێکەفتنا شنگالێ بە ڕێککەفتنەکە دیرۆکی و باش بنافکردن بێتەنێ چەکدارێن پەکەکە لە دژی ڕێککەفتنێ ڕاوەستیان و گەفابکارانی نەهێز و چەکان لە دژی ئیدارەیە شەرعیە شنگالێ کرد. چەکدارێن پەکەکە یەکەم پێن گاف پشتی ڕێککەفتنانە بەرە حکوومەتە هەرێم و حکوومەتە بەغدادە بجی کرد ئەو بوو کۆبۆریە هەناردەکردنا پاترۆلە هەرێما کوردستانی تەقاند و ڕاگەهاندنە پەکەکە ئەو کریارە تەرۆریستی بە کریارەکە سەرکەفتی بنافکەرە و دە ئەنجامە کریارە تەرۆریستیە پەکەکەدا هەرێما کوردستانی ڕۆژانە 10 ملیۆن دۆلاری ئەمریکی زیان پێدەگهێشت. چەکدارێن پەکەکە بۆی چەندێرا نەوەستیا و نەحیا چەمانکەیە سەر بە پارێزگەها دهۆکێ بە ئێریشی هێزە پێشمەرگەین کوردستانی کرد دە ئەنجامێدا پێشمەرگەیەک شەهید بوو سێ پێشمەرگەیەدن بریندار بوون. تەبی ئیدانەکردنا عێریشە چەکدارێن پەکەکە لەسەر پێشمەرگەین کوردستانی لێ پەکەکە گوهنادێت و ئالیەکی و بەتەنێ پیلانێن دژمنن کوردستانی بجی دەکێ و ڕژدە لەسەر تەمامکردنا بجیکردنا پیلانان. چەکدارێنە پەکەکە لە پێشیا تورکیا بەتەنێ سیاسەتا ڕەڤێ بجی دکێ و هێزا تورکیا بۆ نابەخاکە هەرێما کوردستانی ڕادکشینە و بەرپرسیارێن پەکەکە گەفا وێ چەندێ دکن و ئەوێ دەرباسی ناوە باژار و باژارۆکن هەرێما کوردستانی ببن ئەوژی لشووناک و ڕوو لە تورکیا بکن و خەباتاخوا ببنە باکوورێ کوردستانی. شرۆڤەکارێن سیاسی دەبێژن و پەکەکە دخوازە شەرێ کوردی دروست ببێ بەهتر وێرانکاریە بۆ گوند و باژارن هەرێما کوردستانی دروست بکێک و حتاوەکە ئیرۆ دا ئەنجامە سیاسەتە پەکەکە و هەبوونا وێدا دنابەخاکە هەرێما کوردستانی بەهتر ژە 500 گوندن هەرێما کوردستانی هاتنە ڤالەکردن و پەکەکە ڕێنادێ خەلکێن گوند بەگەرنە سەر زێدێن خوا. هێزن پێشمەرگەین کوردستانی ماینن و تەرۆریستن پەکەکە لە هەرێما کوردستانی چاندنە پوش دکن و ژناف دەبن دێ پەرچە ڤیدیۆیەکە داهاتیە بەڵاوکردن تێدا دیاربێک و چاوە هێزن پێشمەرگەین کوردستانی ماین و تەقەمەنین و پەکەکە چاندنە پوش دکن بەریا چەند ڕۆژانژی ماینە و پەکەکە لە گوندێ بێباکە لێ ناوچە چەمانکە پارێزگا هەدۆکێ چاندبوو بە هێزن پێشمەرگەدا تەقیا و دانجامێدا پێشمەرگە شەهید ئۆمەر بلی شەهید کەت و سێ دنجی بریندار بوون. دنابە برینداران دەژی ئەفسەرێکی پێشمەرگە هەبوو. ji bo ڕۆناهێخستنەکە بەهتر لەسەر عێریشێن پەکەکە لە سەر هەرێما کوردستانیان گوڵ دژی هەرێما کوردستانی و تەڤایە سێکتەرێن ژیانێت گرێ و تایبەتی ji rûyê aborî ve berxwedmecem birêz Mihemed Elî endamê polîtbûrêya Partiya Demokrata Kurdistan Sûriye kun hevawayekî rast mirê mamoste Mihemed di vê dema hestiyar de angojber çê PKK êrîşa xwe xiste vê dema niha de êrîşî herêma Kurdistanê kir û bêhtira serkirdeyên wê gef li herêma Kurdistanê xwarin ku wê derbasî bajaran bin li Şingalê amedekariya çek û hêz kirin ku rûbirûyê îdareya şerîya Şingalê binyanî ji ber çê PKK bi tevaya kariyên xwe ve li dijî herêma Kurdistanê radwestê virde. سلاف اشتا و تماشاوان تجارة وكارمندي أخيرا حقيقات لازم أنفكرن ديروكا بيبقار تسبيكرنا خباش طالي 1978 تا اعلان كرنا شهر تركيا كردانا تركي ام بارتي تسبيكا خدا تا وقت حقيقات خير ام سربسه كنن ودير دی 42 سالا پارتی لمهاتن تو پارتین کردی و کردستانی را نکرد. نوشا جیانا سیاسی کردستان ترکیه درباز بین پارچه دیده کردستان روز آوا چل باشور چل روز هلال. قبل پارتی دست کاری خراب کردن گریش برداشت پارتیاش بوی جیانا سیاسی الحمید را پارتی تک آلیه پارتی کوریجی وقت خود ترید فکره کسی قبول نکرد
جبروي اكي 2 سال خبا شهر او بيجد على كن ايرو انجام مامۆستا محەممەد ئەمین مامۆستا محەممەد علی ببوورە ئەگەر خوێنێزیکە هەیە لە ئینتەرنێتی بکەش بەردەمگێتە چێوتێ بزەلالی ناگەێت خوێنێزیکە هەیە لە ئینتەرنێتی بکە از نکارین پشتی انجام 42 ساله نکارین یک گندش کردستان ترکیه ریزگار بگن هاتا ناسکرن جبای خلکی تبایی خلکین کردستانی تایبت اف پارتیا ها نهاتیا آباکرن جبوی نریزگار کرنا کردستانی نلف هاتنج پارتین کردی را لیبل هر وها خرابین و ایریش سر حمید برین گو کرتی ده هی او کرده گو بکارن لوات بکن خدمت کیش ملت خراب پاکه ایریش سر باشور کردستان کرن سر سه خاله یک جه او هف پیمانا نابرا هولیر و بغدادا بری دمکی هاته اعلان کرن پاکه دید او اعلان کرنا و اتفاقیه گو کرد حمی پیکیف خوش و پیش هناز جبر بکارن رولا پیش مرگه رولا حرم اقلیم سر ماده 140 او دورن ناکوکی و خلاف السر هی بو بگرن سر حرمه با پاکه کش خورا او کرا خالق چوناو یالوی دره تبلو تیکلیه و بحشد الشعبی را و ایکیدا پاکه کل خواه نخوشان ام کاره بیجن سبب دویه پاکه پشتی 42 ساله فشل پی فشل آبی اب دستکتین اقلیم کردستان گو خوینا شهیده بصد ساله بعد تا گیاین به انجامه کارین دستکتن باش و گرنگش ملت کرد را دست بیخن پاکه خوازن به فشل خواه نخوشیش اقلیم را بدن چیکرن یبوی وا دستکفتیا بن پی بگن باشا مامۆستا محەممەد علی ئەڕێ خستنەکە مینە پەکەکە ینی ئەف پیلانێن تا بەحث کرا بە ئەجندایان و بجیت کە ئەوەکە خویایە ئانگۆ دیرۆکاوێ دێ چیا دە ژیان دکێ لە قەندیلێ لە چیان دنێ کوردستانێ باکووری کوردستان ڕۆژ هەڵاتی کوردستان ینی ئەف پیلانێن بڤی جۆری و زووترین دەمدا ئەکارن بزابن ڕزگاری خوازە کوردی ژناو بن خەباتکاران تەرۆر بکەن ینی بچ ڕەنگی ئانگۆ ئەو گەشتە چ ئاستی هەتا و چیایەکیدا وا جۆرە پیلانان بجی بکەن بله کاک زنار پاکێکە وەک مشترا داناسکردن نەلاف هاتیە تەفگەرên سیاسی و نەب هێزên کوردی را لێبەلێ هەروەها لەف هاتیە و تێکیلدارە دەولەتên دەردۆرن ئەو دەولەتên ئەقلیمی یێگۆ علاقەدەر پاکێکێ را هەین ئەو ژی طبعا رەخوا نەجێرە حەتیەک و ئەقلیم سەر بکەبێت و دەستکەفتên xwe cih bîne û xelkê wê aram û xweşî bijî wê hemî hewldanê xwe bikin ev dewletên eqlîmî bi rastî bikarin hêzekî nexweşî nav Kurda bikin kes nikarî vê pêk bîne bi rastî PKK îro vê meselê bikarê hey xirab cihtîne tên gund û zeviyên Kurda Kurdistana başûr da zêdey 500 gundên Kurda hatine koçberkirin ji ber ew nexweşî û zehmetî PKK ji wara anî hatin el ser eqlîma got halek yasayî hatiye pêkanîn û sînorê xwe û deverê xwe radestî xwe bigin ji bo bihêlin xelkên wê yê got heqa hezarê şehîda danîn bihêlin aramî vên rojên bêda pêşa roja xwe da bikarin gundê xwe û malê xwe ava bikin. Başa Mamosta Muhammed Ali ev êrîşa PKK va pîlana dijî eqlîm kartîne taybet dijî Partî Demokrat Kurdistan Iraq kartîne. Başa Mamosta Muhammed Ali ev êrîşa ser pêşmerge hatî kirin. Destpêkê de çi şiroveyek çiwateyekê diyango çi nametê de hene li dijî Herêma Kurdistanê û di heman demê de ew êrîşa hatî kirin gelo pîlankirî bûyan jî grûpekî encam daya. ئێمە تو گرۆپ خوا باوەریە مەدە و یعنی ئەوە ئەکیدە تو گرۆپ خوا بێ قەرارە قەندیل نکارن ئێریشە سەر تو دەبەراوگن ئەv ڕاستی پارتیکی هەفگرتیە پارتیکی بەیەک قەرارە بەیەک لایەنە
بریاراش قندیل درکبه تو گروپی و تو کسی روی نکارش در بایوی کار بگن و یهش در بایوی درکبن به ناسکرن خائنن و خیانت بارات واتە پلان کردی بوو پیلان کردیا و ئەوە تەرتیب کردیا وەک بەرین هامشترا گوتە توازە دەستکەفتێن ئەقلیم بن پێ بکە باش و مخابن سەد مخابن نەها خەلکێن مە نویسکار ڕەوشەنبیر سیاستمەدار سەر ڕوویپەلێن فیسبووکێ پیا دکن بێژن ئەف فتنەکێ ئەم هیڤنەک و ئەف فتنە وەرێ بەمراندن طبعاً خۆ گەلگێ شاش دکەن خۆ گەلێکی شاش دکەن ji ber ên zulmê û teedayê dike û ê tê zeviyê xelkî bin destî xwe dikin û ê beravaniya xwe dikin her duya têxin yek xanê da ew ha gunebarîkî mezin e li ser derheqa eqlîmê Kurdistanê da باشە پێویستە نەها مامۆستا محەممەد علی ئەو کەسێن کوتی بێژێ لەسەر فێسبووکە بەڵاو دەکەن و نابێ شەڕێ براکوژیە و هەردوو ئالیان ئالێک و بەرەبانیت ئالێک و عێریشێت کە بنەحەقی خنەیەک خانێدا پێویستە ئەو چ جۆرە هاڵوێستێ بگرنە بەر چژ نەها کۆرپەروەران تێخواستن کو بدنە خویاکردن زە بەگەرمە پرسا خۆیان بەری بێ دەماک و پەکەکە عێریشی سەر پێشمەرگاتکە نایواتەیەک و شەڕێ براکوژیە ڕادگەهێنیان گوتخوازێ دەست پێ بکەێ بله شخوا پرسیارا اول مسئله فیسبوکیا و هیزن سیاسی اشتوایی تین خواستن حمیات تین خواستن سرانسری کردستانی هر نویسکارک هر پارتیزانک هر کرد پرورک دنگی خواه بگینه و نرازی بینا خواه بده خویا کرن به افکارک خرابه دست درجایی سر ملک و سامان خلکی سر حکومت گیاسایی حات آبا کرن دست درجایی سرته کرن اما هبت شویا نای قبیل کرن دواره کردواریه دا دواره کردایاتی دا پروژه نتوی دا اب مسئله ها اب ایریش و اب کاری هی خراب نای قبیل کرن یاد دیل سر مثلا چل لازمه بکرن لازمه تی خواستن جبان پارتیا دنگی قابلند بکن تایبت پارتین کردستان باشور دا تایبت جبر برپرسن بر آواکرنا اقلیم دا بر پرسنت بر حکومت هرم دا شریک برلماننا شریک حکومتنا تف دا جبر یک الحمی دورین کردستان سر سینور کردستان باشور اف گندن کردا ایریش سر هاتنا کرن و گندی واجوات ساندن جبر ایکیتی خواستن خورتایی بیک هلوست بیک دنگ پیشیا به خرابینه دا بسکنه و ابها کاری کی خراب باشە مامۆستا محەممەد علی پەکەکە پشتێک و ئەو ئێریش ئەنجامدا ڕاگەهاند و دخوازێ ئەنگۆداخواز هەرێم کردبوو و گفتوگۆی دانوستاندنێک گەلکێ و سەر مێزە دانوستاندنێ ڕوونێ پرسیار دووردە ئالیەکی و خەباتاوی باکووری کوردستانەیە نە هەرێما کوردستانێ خۆ بچ مافەکی خۆخۆدان زەوی خۆدانە عرد زانێحت و داخوازە دانوستاندنات یعنی چ دخوازە هەرێما کوردستانێ دخوازێ باژارە پێرەدا بەشکێ بۆ نمونە شخوا شاشتیا مزن و خراتیا مزن اوه دست بگه دا معیشه دا بکر لو پکه که دا مزراندنا ویل کردستان ترکیه وگو خلکین کردی و کردستانی توایا دوی دمه دا دست خوشی و پیشگیری جوارا کرد ایرو شخاکا خوا درکتنا ساعه خواه سترکی درکتنا جه خوا درکتنا هاتنا خوال کردستانی گرتنا خوال اقلیم گرتنا او جی وگو هاتنا واج ندکاری حتی کارین یا نکارین دی ایرول هرما کردستان لازمه وقت میوانداری به قبول کرن وقت میوانا بین قبول کرن او میوان نشری که اقلیمن گفتگو بوارا بگن کامل چوا ترتیب بگن مسئله خاکا اقلیم او نجمع فیوانه به گفتگو سر خاکا اقلیم کردستانی یا گو حالک یاسایی او دستهلات دارن اقلیم دستهلات داره حمایت و آرامی های دست اقلیم داره گفتگوی سر خاکا اقلیم کردستانی نش حقی تو هزین کردستانی نه وره گفتگوی گلوا بگه گفتگو ته گرن سر پروژه نتوی هر پارتی هر هزی صحه خدا جهه خوا چل کردستان باکور چل کردستان روش آباد چل روش هلات گفتگو ته گرن سر پروژه نتوی سر چوا پشتگیری و پشتوانی هر پارچه کی آریکاریا و پشتگیری پارچه دیتر بکن نه ته گفتگو کرن که ام هاتن الویدره و
خو ببینن شریک به خاکی و خاکا گو هزار شهید خویناوا سر به خاکی هاتر جاندن او هاتشتک نای قبیل کرن و گفتگو سر به نای کرن باشە مامۆستا محەممەد علی پەیوەندیە دانوستاندن کوردی بە سیاستا پەکەکەیان هاکوتێ ئەنجامدان ئەنگۆ بجیکردن سەر عردێ پەیوەندیای پێرە هەیە حتا چرادێکی دانوستاندن کوردی ئەم بژان ڕێ لە پەکەکەی تەنکردە دە ڕۆژاوای کوردستان لەگەڵ و گەهشتێوێ ئاستی تابلو سوالات راستی زلالی نگیا من لی استی گشتم انو دانوستاندن پرسیارم مامۆستا محەممەد علی پرسیارم پەیوەندیە دانوستاندنên کوردی هەیە بێ سیاستا پەکەکەیە کول باشووری کوردستانی نەها بجی دەبێ پەیوەندیان پێک بە هەیە حتا چرادێکێ دانوستاندن کوردی ڕێ لە پەکەکە تەنکردە ڕۆژاوای کوردستانی بله او دانوستاندن بردوام من تاوک ایرو وی بردوام بجی عالیه موا وگو انا کسی وی بردوام برد او ناکوکی او خالا السرپکه که هبون و نبون وید کردستان روش آوادا بری انا کسی دای ناس کرن انو او کردستان روش آوا یه خلکین کردستان روش آوانه دانوستاندن ده خلکین روش آوا او دانوستاندن سر بگن او لب هاتن لی سر بگن اف کسین دیترش در و هاتن وگو پککه وگو کارمندن وگو ریوبرن نهال ویدره نش حقیوانه دوی او خوابکشین به نمینن ویدره اف خالق واره هاته گفتگو کرن لی حتی وگ ایرو جالین دی وگو پیا نکه وگو پیا دی وگو قصده تا وگ نهو رسمی ندانا ناس کرن نو ابوی نمینن اما هجی ام هیونا دروجه بیندا تابلو دولتا گرینتیدار و امریکا تیدا حاضرن و سر به مسئله شوپینن هیونا گو اب سر بکه کردستان روش آوا بمینش کردی روش آوارا او لف خدا لف هاتنه بگن و با ناکوکی و با خالن هین ماین تایبت آوا گیری دایی پککرا اوی خاله دارباز بگن و بگین قناخ نخوشت باشە مامۆستا محەممەد علی داوین پرسیارتە دەستپێکە گوتنە خۆتە تەگۆک و پەکەکە گەهشتە بەردەوام 42 ساڵاندا هەر زیان ئەفلاس خسارەت کرێت سیاستا خۆدا دەمان ها دەگەشتێ چه ئاستی ژێ ئەفلاسا کووت بەحث دکێت دەمان ها دەحتاک و بان ئێریشان ئەنجام دەدێ بله البرخوا دده پککە البرخوا دده بحقیقتك يعني زلاله نه تشتكي بشارتيه يعني صدا حوالين وادر جوا بردانه يهاتن تبلو كردستان باشور بيون يربيا شوين مالي خوا شوين تركيا الكردستان تركيا اوها راستي الويدر يك بكار ودف جوا برده قال جوا ان كرد پرور هنن نوادا نهات نجبوي شري براكوجي نهات نجبوي شري كردا بگن هات نجبوي آواکرنا آن بیک آنینا مافی روای گلی کرد اوین ها ایگو در فتح جواراته درافن ای نکارن مانا ناوادانه حقیقت جبر بری دروجاجی راگ هاندنه دا اعلان کرن کس جوان ها هات نخوا تفلی پیش مرگه کرنه دلیل ای نوادا گل جواهانا خورتن گنجن اون يعني قبول ناكن كرد شري كردا بگن اوها ناي قبول كنش بردزانه سوجلنه نجما فيوانا إيريشا بگن سر دورين كردستاني جو خلقين و ترصا شرو هفچونن و إيريشين سر و خلق دفج مالي خو وسمياني خبردن وزاوية خبردن اوها براستي ماي به هولدانيت كان اوان هاجي تكرن يكش اسباب فشل وانا گەلەک سپاس ji بۆی مامۆستا محەممەد علی ئەندامێ پۆلیتبوریە پارتیا دەموکراتە کوردستان سووریا گوتم مڕەبووی گەلەک سپاس لە هەرێمە عەفرینە ڕۆژەبایە کوردستانی بۆمبەیەک تەقیە ژێدەرێن خۆجی هیچ عەفرین ڕاگەاندن و دۆ ئێبارەی لێ دەردۆرە بازارە مازۆتێ پێش بارەگەها چەکداری نەحرار شەرقیە باژاری عەفرینێ بۆمبەیەک تەقیە لێ گۆری ژێدەران تەنها توزانیاری دەربارەی زیانەنجانی و مادی نەهاتنە ناسکردن ji dema êrişa Tirkiye û grûpên çekdar bê ser be li herêma Efrînê taweke niha zincîrek teqînan got zincîra teqînan berdewam e welatî dibine qurbaniya wan teqînan.
هەردوو شێرن کەمناریان گوندێ شێرانێ سەر بە باژارێ کوبانیا ڕۆژاوای کوردستانی بە پشتی 37 ساڵان بۆ زەردێنخوا بەگەڕیان. هەردوو شێرن گوندێ شێرانە ژالیە پارێزگاری عێراق قایەوە لە ساڵە 1983دا ji bo parka Raşîdiya bajarê Reqayê hatibûne veguhastin û temenê her du şêran vedgerê 700 salî pêş zayînî wate bêhter ji 2700 salî berî neha. نویسکار و سیاستمەدار عەبدولسەمەد داود بە نەخۆشیە شەکر و گورچکێ وڵاتی ئەڵمانیا بەریە سێ ڕۆژان جانێ خۆشدەستدا بوو. ئیرۆ لە گوندێ گرکێ دقۆریایە باژارێ عاموودا ڕۆژەڤایی کوردستانی بخاکی هاتە سپارتن. عەبدولسەمەد داود چەندین پرتوک بە هەردوو زمانên کوردی و عەرەبی چاپکردنە جوان پرتوکانژی الحزام العربي في الجزيرة سوريا عاصمة الإله و ئەڤیندارێ تەمە. د مراسمên بخاک سپارتنا عەبدولسەمەد داوددا ئەندامê Komîteya Siyasî Partiya Yekîtiya Kurdistanê Sûriya Birahîm Birro gotinek pêşkêş kir tê doranê xiste ser xebata xwedîjirasî de. îro em mamoste Abdulsamed Oğra dawî em wî dibînin û geştina cenazeyê wî li Herêma Kurdistanê ji bo şandina geherin bajarê Amûdê mezarê Şermola bê veşartin. Bi rastî mamoste Abdulsamed wek kesekî ji 30 salî de me wî nas dikir. Em dizanin 50 sal ji emrê xwe di siyasetê de derbas kir û ji bilî siyasetê jî wek nivîskarekî dihat naskirin û di hemê demê zehmet de dema rejîma Be'sa Sûrî de ew wî dikarî bo nivîsandinên gelekî giring ji bo milletê Kurd bike û bi taybet jî ji bo erebkirina deverê û kitaba wînî wesaeqî ya got derket a got li ser mistewtenatê erebî li deverên Kurdistana Sûriyê çêbû. Yani ew ma wesîqa dîrokî ji bo milletê Kurd û zilm û zorak li milletê Kurd bûye îro em dibêjin bi dilekî xweş diçe dilovaniya xwe û em jî bi dilekî xemgîn xatirjê dixwazin û zor spas çi kesekî ke pê re alîkarî kir û teebî û heta gihişt Herêma Kurdistanê û em aniha berî wî didin Kurdistana Sûriyê gelek spas. Jalî xwe ve jî Ekrem Reşîd endamê Komîteya Navendî ya Partiya Yekîtiya Kurdistanê Sûriya taybet ji Erkêra behsa xwedîjirasî Abdulsamed Dawud kir. îro bi dilekî xemgîn em pêşwaziya cenazeyê mamoste Abdulsamed Dawud dikin. Koça xwe ya dawî bar kiriye ji welatê Almanyayê giha Herêma Kurdistanê. Em wekû hevalê Partiya Yekîtî Kurdistanê Sûriya û endam û serkirdatiya wê rêxistina dihokê me pêşwaziya cenazeyê mamoste Abdulsamed kir li deriyê Ibrahîm Xelîl. Em nihal deriyê sînoriyê pêşxaborînin ji ber em cenaza mamoste bişînin Kurdistana Sûrî da got axê bêspartin. Mamoste Abdulsamed Dawud derdorê 5 sal emrê xwe temenê xwe da xizmeta miletê Kurd li Kurdistana Sûrî çi dwarê siyasî de be çi dwarê nivîsandinê de be yekemîn nivîskar bî li seranserî Kurdistana Sûrî ê got pirtûka xwe bi navê Hizam el-Arabî çêkir ew. Jalî xwe ve jî Ciwan Dawud birazî xwedîjirasî Abdulsamed Dawud ji bo Erkê behsa wesiyeta xebatkar dike ku jê wesiyet kirbû li xaka xwe û li gundê xwe bi xakê werî spartin. îro xesaretek mezin ji me re wekû roşenbîrekî Kurdperwerekî Kurd mamoste Abdulsamed Dawud em îro hatine
پێشوازیاوی vê Kurdistana rengîn û em ê wê rekin gor wasiyeta wî xwestiye em ê bişînin Rojavayê Kurdistanê em gelekî spasiya her kesê got vî kesê vî karî rabû û em bihêvîne cihê behişt be. سالڤەگەرە نەهانیە هەلبەستوان و کورد پەروەر عەمەرێ لەعلێک و بناوێ ڕەنجبەر دەهاتە ناسکردن لە هەولێرە پایتەختە هەرێما کوردستانی هاتە لەدارخستن لێژبەر بەلابوونە نەخۆشیە ڤایرۆسە کۆرۆنا و پابەندیە بڕێنماییەن حکوومەت هەرێما کوردستانê ئیسال بێ کۆمبوونەکە بەرفەرە هاتە لەدارخستن. نەهەمین یا سەیدای عەمەرێ لەعلێ نەبوی شێوەیە وێ هات بە ئامادەکردن و حازرکردن و پێشکەشکردنی ملەتێوی لێ مخابن ئەم چ بکن لە سەر vê nexweşiya vê COVID-19 hişt em nekarbin ne milletê xwe jî hazir bikin têde û ne xoştîviyê Seydayê Emerê Elî têde hazir bikin û ne dost û hevalê xwe jî têde hazir bikin ve bîmes mesela eعلامê بوونەوە هەمیە وەفاداری و دڵسۆزۆڤیان بۆ شاعرê Kurdê mezin Emerê Elî evrûke nehemîn saliya da vexeraviye evrûke zaxwas hatime li Malawî da em vê yadê sax bikin ev ji ber zirofê nihayê Kurdistan û korona têda borit belê dîsa jî kit vê semînarê da dê hewildin Emerê Elî wekû şaîrekî mezinê Kurd em çend waneyeka jiyana wî wergirin da ku bo ev neviyet vê gavkê ev berebavê vê gavkê tijît bizanit ka carê serkirdên me û şaîrên me û mezinên me çawa jiyane û bi çi rengî jiyane û çawa jiyana xwe gihandine vê qûnaxê û çawa ev berhemê spehî bû me hêlane her wesa em dê hinekê ser hizra neteweya Mam Emerê Elî axivin ديجن بك تشكي شنطالك اشكندز هلبست نيسان واخافتني ميجي باش نخربن لي ديجن جرينجيا دي خلاتي خويا ديارة خدي بيتي خدي خلاتي عمرين عليه رينجبر هلبستاني مي مظن هلبستاني جو جبو كردستاني نيسان هلبستاني دلسوز وخباتكار وتيكوشر وشورشجر و لسر ربازا كرد وكردستاني وكرداتي جرينجيا دينا ازدجم جوي مصدر تجرينجيا دي نينا مصدر جوي نينا بێ هایم گەهشتە داویا بۆڵتەنێ بەریب داوی هاتنێژی دووبارە سەرنوچە شرۆڤەکارên سیاسی دبێژن پەکەکە هەوڵا دەستپێکردنا شەڕێ کوردی دەدێ ئیرۆ چەند ڕۆژیە کۆچبارکردنا خەباتکار محەممەد ئەمین عەباس لێ گوندێ قاستەپانێ هاتە بەژاندن هێزە پێشمەرگەیان کوردستانی مینەن و پەکەکە چاندنە پوچ دکێ هەردوو شێرên شێرانێ پشتی 37 ساڵان بەگەریانە زێدێن خوا لە کۆبانێ هەر شاد بن